ئەمڕۆ یەکێک لە بەچێشترین یاریەکەم بۆیەوە ئامادەم کردووە هاوڕێیان کە بەڕێی خۆم یەکێکە لە نایابترین و بەچێشترین یاریە کە هەتا کوێستا لەناو چەنێلام دانا بێ. لە کوتاییدا ئێوە لەو یاریە کە ئەمڕۆ بەیەوە دەناسێنم ئەم توکەنەی بەدەستێنن کە توکەنی ئسکای پلەیە و هەروەکو لێرانەشە بینن کە لەسەر نێتوۆرکی پۆلیگانە کە بەڕاستی حەقدەست یاخود فی نێتوۆرکی پۆلیگان زۆر کەمترە لە نێتوۆرکەکانی تر کەمە زۆر باشە و ئێستا بە 2 سنتیە دراوەکە ئازیزان 2 سنت و نیو تقریبا و لە بەشی مارکێت هەروەکو بینن لە 2 ئەکسچێنجی بەناوبانک وەکو ڕۆبیت گلۆبال و هەروەها میکسیس لیس بووە. ئەم یاریە بە ڕێزانم با بچینە ناو یاریەکە کە من لینکی بەشاریکردنی ئەم یاریە لە کامنتی یەکەم پینەکەم لە بەشی کامنتەکان ئازیزان بۆ ئەوەی کلیک بکەن و بێنە ناو یاریەکە. ئازیزان یاریەکە یەکەم جار لەسەرەوە دەست پێیەکەین کە دراوێکی گۆڵدتە دەتێ و هەروەها CGP کە CGP ئازیزان تۆ دەواتر دەتوانێت بکەیتە ئسکای پلەی و هەروەها ئەلماست ئەدەتێ کە ئەم ئەلماسانە بچی بە کەلکدێ ئەم سێ دراوانە دواتر لە کۆتایی ڤیدیۆەکە بێەوە ئەڵێم و هەروەها لێرانە لە بەشی ڕاستی یاریەکە ئازیزان چەند بەشێکەیە بۆەوەی شەڕح بکەم. لێرانە بەشی کوێستەیە کە ڕۆژانە تۆ کاتێکلی لەسەرەوە بەشەکەیت یاریەکەیت هەو ئایتێمانە بەدەستی دەهێنیت و هەروەها لە دووهەمی ئازیزان هەر بەم شێوەیە ئەگەر بینیت کە لێرانە سوور بووە کلیک بکە بۆ ئەوەی تۆ ئەلماس و هەروەها دراوی گۆڵد بەدەست بهێنیت. چوارەم ئازیزان کە لێرانەش تۆ کوێستی ڕۆژانەیە بۆ ئەوەی تۆ لێرانە کلیک بکەیت وە ئەم ئایتێمانە بەدەستی بهێنیت و هەروەها بەشی پێنجەم ئازیزان بۆ ئەوەی تۆ لینکی خۆت شێر بکەیت و کەسانی تر بانگشتی ئەم یاریە بکەیت. لە بەشی پێنجەم ئازیزان لێرانە لینکی ڕێفراڵی خۆتە و بەشەکانی تریش زۆر گرنگ نین بۆ ئەوەی ڤیدیۆکەی درێژ نەبێتەوە من بەشە گرنگەکان بۆیەوە شەرحەکەم و هەروەها وەکو دەینە خوارەوە بەڕێزانم کە چەند بەشی تر هەیە. سلااو هاوڕان، لێرە چەنەری بەدەستێنانی پارە لە ئەنتەرنێتە کە من نیهاتمائین هەفتانە بە شێوەیە ڕێکوپێک 4 ڤیدیۆ لەناو ئەو چەنەیلای ئاپلۆد یاخود بڵاوەکەمەوە کە لە بواری کریپتۆکارەنسی یاخود هەمان دراوی ئەلکتڕۆنی بۆ ئێوە ڤیدیۆ ئاپلۆد دەکەم. ئەگەر تۆ حەزت لەم جۆرە ڤیدیۆانەیە دەتوانیت چەنەلەکە سابسکرایب بکەیت، زەنگۆلەی تەنشی چالاک بکەیت بۆ ئەوەی هەر کاتێک کە من ڤیدیۆیە ئاپلۆد دەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتوب لە ڕێ نۆتیفیکیشنەوە ئاگادارت بکاتەوە و یەکەم کەسبی کە بێ ڤیدیۆەکان ببینیت. و هەروەکو دەینە خوارەوە ئازیزان چەند بەشی تر هەیە بۆ ئەوەی بۆیەوە شەرح بکەم. یەکەم کە شاپینگیەم یاریەیە کە بە دۆلار تۆ دەتوانانی ئەلماس و شتانە بکڕیت کە ئیشمان بەو بەشەی نییە. بەشی دووەم تۆ دەتوانی کارەکتەر بکڕیت کە یەکەم جار لە یاریەکە ئازیزان ئەم کارەکتەرە دەتێ زۆر قەوی نییە بەڵام تۆ دەتوانی بەم کارەکتەرە ئایتێم بەدەست بێنیت بۆ ئەوەی بچی کارێکتەرەکانی تر بکڕیت کە بۆ کڕێنی کلیک لەسەر یەکەی و ئۆکەیەکەیت ئازیزان پێویستی بە 1500 دراوی CGP کە بۆ هەموو کارێکتەرەکان ئازیزان لێرانە کاتێک کە تۆ بتوێ بیکڕیت و لەوێ لافی بکەیت پێویستیت بە هەروەکو لێرانە بەیوەم بوت 1500 CGP کە هەروەکو بەیوەم بوت ئێوە دەتوانن دواتر CGP بکەم بە دراوی ئسکای پلەی. بەشی کۆتایی ئازیزان کە لێرانەش پێتاڵێ کە چۆن تۆ دەتوانی سواپی بکەیت واتە CGP بکەیت بە دراوی سکای پێی و دواتر بکەیت بە کاش و هەروەها بەشی سێم لە لای چەپەوە ئازیزان هەروەکو بینن کە ئێمە دێنە ناو یاریەکە ئازیزان لە 2 بەش پێک هاتووە کە بەشی ئەدڤێنچر و هەروەها بەشی مەچ
استا هردوك باشتان بو شرحكم یکم جار لبشی ادوین یکم جار عزیزان لبشی ادوین چیر پیوسته تو بچید و لیرانه آیتم بدست بهنید واوی دواتر بچیده بشی مچ و لیرانه دراوی CGP بدست بهنید و لکوتای ویدیو اکا پیتانه لیم که چون دراوی CGP اکید با سکای پی و کاشی بکید بدینا یکم جار باوچین یاری یک انجام بدین لبشی ادوین چیر عزیزان تا دتوانن ایوه لبشی ادوین چیر یاری بکن بواوی دراوی گولد بدست بهنن و دواتر پیتانه لیم که ام دراوه لبشی مچ چون با کاری ایوه دید بواوی ایوه بچن و دراوی CGP بدست بهنن و دواتر سواپی بکن با سکای پلی لیرانه ستارت یکین باشه کمک چواره کن عزیزان من هاوشیوی اندرویدم بکار هنوا کاتی که و کلیک لسر لینک که یکن کلا کامنت یکم من پین کردوه دینا نو یاری یکن و دواتر پیتانه لیم که چون نانوسی نکن لیرانه برزانم تو پیوسته بم شیوه یکم یاری یکم هر بم شیوه بچید ام دراوانه لیرانه بدستی بهنید هر بم شیوه عزیزان یاری یک زور خوشه بلام آگادار بون لپشته و کامیره که نابه ام کامیره لا کارکترکت نزیک ببیته و چونکه کاتی که نزیک بوه تو دسوتی هر بم شیوه تو اچتا پیشه و برزانم من با ماوسی کمپیوتری ام یاری انجامدم با موبایلی زور خوش را برزانم تماشا اسم سوتان کاتی که سوتای لیران عزیزان ام الماسه که حیتد سه الماست لیک مکتوه و تو دجار مجالته سه الماست که مکتوه ولو بشه که سوتای دیسانه دست بیاکید اربم شوه نابید کامیره که پشتوه بگد با کارکترکت اربم شوه عزیزان یاری یکی براستی زور بچه جوا او بو او کسانه که زور زیره کن لیاری یکان براستی دتوانه لیرانه روزانه $30 بدست بینن من با کامیره که پیمگه با قصدی خم سوتان عزیزان چکه کامیره کم لی نزیک بوه دیسانه و سه الماست لیک مکاتوه و نو فرد ماوه دیسانه و سه الماسی ادایته و لو جیایی که سوتای دست بیگد تماشا کامیره که نابید بگد با کارکترکت دیسانه و سه الماسی تر من هر بو فیرکاری عزیزان زود ترکیز لسر و یاریه ناکم بو اوی ایوه زیادر فیر ببن که چون یاری بکن تا کوتای عزیزان ایوه اچنا پیشوا بالا من هر وکو بینن با قصدی خون سوتان بو اوی ایوه باش بزنن که چون یاری یکن یاری یکی زور بچه جا برواتانه ببرزن مگر ایوه 24 کاجمیر ام یاریه بکن بیزار نابن لم یاریه موزیش بخون برزانم موز دواتر پیتان علیم که موز براستی زور با کلکی ایوادید هر وکو گوته من با ماوسی کمپیوتری انجام ادم زور سخته برزانم و ترکیزش ناکم لبر فیرکاری بو اوی ویدیو که براستی زور دریج نبیتوا بوی من هر لیرانه دسوتیم 4 فرد ماوه هر فره که دسوتی 3 الماست لیابه واتا الماسه کن زور گرینگم بو اوی کاتی که تو گیم اوور دبید دیسانوا بچی 3 الماسی بدیت و دیسانوا لهمان شوین که سوتا یاریه که انجام بدیت اما با موبایلی زور خوشه برزانم ام یاریه با ماوسی کمپیوتری کمک سخته براستی زور سخته با ماوسی کمپیوتری من هاوشیوی اندرویدی بکار دینم برزان من باشترین یاری اکم بوی ولنو چنلی بدا سنانی پارل انترنت دانیم و اوی براستی 100% یاری اکان دروس بن و ایوه قازانجه کی باش بکن اما شیکی کلم یاریانه که ایوه دتوان روزانه چندین دلار اگر براستی طاقت تان هبه یا خود حزتان لو جوره یاریانه بی دتوانم بکاری بینه کمی کم ماوا بو اوی بگمه کوتایی من پلم کرد برزم یک فرم ماوا ابی
روح من صوتا بلام ام دو کمک ما بازیزان کاتی که گشی لیران دواتر کتای که لیره و او کارکترانه که بدستیناوه دتوانی بود زیاده بی لبشی استاچین ناوی که چون کارکترکان بود زیاده بی تو هر چند لیرانه پاره تبی و هر وها الماس تبی دتوانی یاری بکی که روزانه کاتی که الماسه کانیشت تو آبو برزانم روزانه بیم وایا 100 بود 200 الماس دادته لبشی لم بشان عزیزان کاتی که نشانه سور هات سره کلیکی بکن باوی الماس و گلدکان بدست بهنن اما بشی ادونچر بو عزیزان من لبروی که هر وکو بایوان بود با ماوسی کمپیوتر انجام دا بو فرکاری بو زور آسانه یاریه که زور بچه جا براستی عزیزان لیرانه موزکان بو چه با عزیزان کاتی که موزی بدست اینید کلیک لسرم بشه اکید و کارکترکت موزی دهتی بو اوی لیول آب بید و قوی تری بکید زور گرینگه همو جاری بید لیرانه کاتی که موزی بدست اینید لیرانه لو بشه عزیزان کارکترکت قوی بکی واتا پیوسته همو جاره هم کاری انجام بدید و هر وها بشی مچ هیا برزانم که هم بشش با لیرانه که لیرانه 100 دراوی گولدت لیت وارگری و کاتی که بویت یکم 230 جی پیت ادته که اما زور گرینگه بلام آگادار بن اگر گولدت نما 100 دانه که لس 30 جی پی اکد که مکاتوه و 200 ادته و بشی تر 500 سی جی پی لیت کما کاتی که یکم بی 1000 دادته و بشی 3000 سی جی پی و باشره ایوه کارتی یکم بکار بهنن چون که لگل دکت کما که اما زور گرینگ عزیزان چون که اما دراوی یاریکه که دواترکه سکای پی که لکوتای یاریکه پی تانالیم که چون ام دراوه دکیتا سکای پلی بواوی یک سر بکیتا کاش لیرانه لبشی مچ عزیزان استارت هیا لیرانه چواره که تاکو کارکترکانی تریج بینن او یاریه که و زور خوشه لیرانه تو اتوانی زیادترین سی جی پی بدست بهنید و تا تو تنها لبشی مچ هر وکو بیوان بود دتوانی سی جی پی بدست بهنید لیرانه کیا دراو زیادتره تو دتوانی بیشتر سرم دراوه لسر و هر وکو بینن 5 ثانیه تدته من استالیرانه نو من استالیرانه 5 مدسینا کی ها زیادتره ما چیه کید هر بم شیوه برزانم سنا من دیمه لیرانه کی ها زیادتر دراوه و باشه بیشتر سر و خانه بواوی لیرانه براستی تو ببیتوا کاتی که به خودتان دینن او یاری که عزیزان یاری کرده تا دستیه و تنها پیوسته 2-3 گمه بکن بوی به جوانی لیاری که تیب گن و براستی به تعدا واریم ایوه دتانو زیادترین پارلم یاری بدست بینن حتی که اسام یکم برزانم فینال هر وکو بینن من بوم یکم بزانم که چند سی جی پی بدست اینم من بوم با یکم لیرانه برزانم که گرینگترین بجد که 200 سی جی پی بدستینا هر 30 دانه سی جی پی برزانم هر 30 دانه سی جی پی یک اسکای پیا و تا 200 سی جی پی نزیکی من استا نزیکی چند استا من نزیکی 6 سانتم بدستینا عزیزان لیک گمی که زور گرینگه با بچینه و بک لیره دتوانی دستانه و یاری بکید و ام آیکونه که کاتی که کلیک لسریه که دیتا و صفحه یکم هر اکوه بینن که لیرانه سی جی پی اکانم زیاد بود لسره و کاتی کلیک لسریه که لیرانه استا من هستا عزیزان 543 سی جی پی 18 اسکایپی که دکاته نزیکی 50 سنت هر بگمکی زور بسید توانیم آمدهی به دست بینم اما گرینگترین بشکانی هم یاریه بو برزانم که هر اکو گوتم بخوتان ورنناو یاریه که بو اوی یاریه که بیتا دستی ایوه و براستی ایوه دتون روزانه 30 حتی که 40 دلار به تعدا وارم به دستی بهن براستی دتوانم به دستی بهنن ها ورن چون که یاریه که زور خوشه و ایوه دتوانم چشلم یاریه ور بگرن و زیادترین اسکایپی به دستی بهنن
هر وەکو گوتم کە لە کۆتایی یاریەکە کە چۆن ئێوە دەتوانن ئەو CGP-یانە کە لێرانە بەدەستان هێنەوە بکەم بە سکایپی. لێرانە ئازیزان کەمە لینکی ئەم وێبسایتەش کە وێبسایتی تایبەت بە ئەم یاریەیە لە لینکی ئەمەش لە کامنتی یەکەم لەگەڵ یاریەکە پینەکەم بۆ ئەوەی کلیک بکەن و بێنە ناو یاریەکە. بەڵام یەکەم جار بۆ من ئێرە ساین ئۆتی بکەم. لێرانە لە خوارەوە ساینین هەیە. کاتێک کلیکەکەیت هەمان جیمێل بەڕێزانم ئاگادار بن. یاریەکە لە بیرم چۆ ببورن کە بێوە بڵێن کاتێک کە ئێوە کلیک لەسەرەکەن تەنها بە جیمەیلێک ساینەکەن و تەواو هیچ ناونووسینێکی ناوێ. با لە یاریەکە بچمە دەرەوە. لە یاریەکە بە چ جیمەیلێک ناونووسینت کردووە بە هەمان جیمەیل دەیت لە ناو وێبسایتی سکای پلی ساینەکەی. بەڕێزان لەبیر نەکەن هەمان جیمەیل کە بە یاریەکە ناونووسینتان کردیە دیسانەوە بە هەمان جیمەیل تەماشای ئێستا من بەو جیمەیلە ناونووسینم کردووە. کایە ڤیدیۆکەی بە پێش مەیخن چونکە زۆر شتی گرین کەیە بوو ئەوەی دووبارە پرسیار لە من نەکەن بە باشی لەو یاریە تێبگەن. کاتێک کە دێنە ناو وێبسایتەکە بوو مۆبایلیش هەر بە هەمان شێوازیسان لێرانە واڵێت هەیە. کلیک لەسەر واڵێتیەکەیت. لێرانە واڵێت هەیە بەڕێزانم کلیک لەسەریەکەیت. لێرانە بۆ ئەوەی تۆ سواپی بکەیت لێرانە ئازیزان لە بەشی سواب لێرانە ئەەکەیتە CGP باشە مەکسیەکەی کاروەکو لێرانە ئاماژە بەوەی کردووە کە تۆ پێویستە 3000 CGPت هەبێ بۆ ئەوەی سواپی بکەیت بە دراوی ئەلکترۆنی SkyP واتە 3000 کە ئێوە هاوڕان بڕواتان هەبێ بە 2 ساعت گەمە بکەن دەتوانن بگەم بە 3000 SkyP 3000 CGP کە 30 دانە CGP یەکسانە بە 1 SkyP. دواتر سواب ریزێڤێشنەکەیت و CGP-یەکەت بۆ دەگۆڕێت بۆ سکای پلی. بەڵام لێرانە شتێکەی ئازیزان تۆ لە هەفتەی یەکجا دەتوانی سواپی ئەنجام بدەیت. ئاگادار بن توخوا تەنها ڕۆژی چوارشەممە کاتژمێر 8 بەیانی باشە بۆ ماوەی 24 ساعت 24 کاتژمێر تۆ دەتوانی لێرانە بێی سواپی ئەنجام بدەیت. ئەوەی لەبیر نەکەن تەنها ڕۆژی چوارشەممە دووبارە یەکەمەوە لە کاتژمێر 8 بەیانی تاکو 8 بەیانی ڕۆژی پێنجشەممە بەشی سواب بۆت دەبێتەوە کە 3000 CGPت هەبێ و بتوانی سواپی بکەیت. کاتێکە گەشتیە 3000 لێرانە ئەم ئایکونە بۆ تۆ چالاک دەبێ و سواپی دەکەیت بە SkyP. بەشی ویزرۆڤیشەیە بەڕێزان کە 1000 SkyP پێویستە تۆ بەدەستی بهێنیت کاتێکە کلیک لەسەر ویزرۆڤیەکەیت یان دەتوانی ئەدرسی ئەم توکەنە لە ناو پڕۆبیت یاخود هەر جزدانێکی پارەی تر وەکو تراسوالێت یاخود مێتامەسک لێرانە مەکسی بکەیت کاتێکە گەشتیە 1000 SkyP بەدەست تێنا لێرانە مەکسیەکەیت و دواتر ئەدرسەکەت لێرانە دانێ و کانفێرمی و نێکسیەکەیت و و دراوەکە دێتە ناو جزدانی پارەی تو. پێم وایە لە ماوەی 24 کاتژمێرە دراوەکە دێتە ناو جزدانی پارەکەت. بەڵێ بەڕێزانم هیوادارم کە ئێوە شەم یاری ئەنجام بدەن و ڕۆژانە بتوانن 15-20 بۆ 30 دلار لەم یاریە بەدەست بێنن کە یاریەکی زۆر بەچێژ و بەتامە و بە پێویستم زانیان ڤیدیۆ بۆیەوە دروست بکەم چونکە پێم خۆشە بەڕاستی هەموو جارێ چەنەلی خۆتان بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت یەکەم بێ لە بواری یاری بلوکچین و هەروەها دراوی ئەلکترۆنی بە پێویستم زانی ئەو یاریە بۆیەوە ڤیدیۆ لەسەر دروست بکەم بۆ ئەوەی ئێوەش قازانجی ڕۆژانەی لەم یاریە بکەن. هەر ڕەخنە کامنت پرسیارێکە بوو لەژێر ڤیدیۆ لە چەنەلی یوتیوبم بنووسن من بە چاوان جوابتان دەدەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر و هەروەها بەرنامەیەکی تر هەمووتان بەخوای گەورە سپێرم خوا یار و پەنای ئێوە بێت خواتان نەگەر.